سەردانەکەی سەرۆک بارزانی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا بۆ بەغدای پایتەختی عێراق دیدار و کۆبوونەوەی لەگەڵ تەواوی سەرکردەکانی عێراق لە شیعە و سوننا هەروەها باڵەدەستانی یاخود ڕابەران یاخود لێپرسراوانی قەزاش لە ئەم دیدارانە بێبەش نەبوون، دیداری هەبوو لەگەڵ ئەوانیشدا بێجگەلەوەی دیداری هەبوو لەگەڵ زۆرێک لە باڵوێزانی وڵاتانی عەرەبی و هەروەها وڵاتانی جیهانیش. لەناو هەموو ئەمانەدا سەرۆک بارزانی هەوڵیدا کە جارێکی کە پرۆسەی سیاسی لە عێراق بخرێتەوە سەر شاڕێی خۆی کە ئەم حکوومەتەی ئێستاشی لێکەوتوتەوە با پشتبەستن بە پرەنسیپی تەوافق و تەوازن و شەراکەت و گەڕانەوە بۆ جێبەجێکردنی دەستور هەروەها چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. بۆ قسە زیاتر لەسەر ئەم سەردانەی سەرۆک بارزانی و دیداری لەگەڵ سەرکردەکانی عێراق بە دیاریکراویش سەرکردە سوننەکانی عێراق میوانێکمان هەیە، لەگەڵ میوانەکەمان شەنوکەوی زیاتری ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شێخ ئیبراهیم دلێمی، ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و سەرکردە لە پارتی سیادا ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز دلێمی، شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. دەمەوێت بزانم سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا و دیداری لەگەڵ سەرکردەکانی عێراق بە شیعە و سوننەوە چۆن هەڵدەسەنجێنن؟ لەسەرەتا بەناوی خودای بەخشندەوە مێرەبان زۆر سوپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کوردستان 24 و خەڵکی کوردستان. وەکو لای ئێوە ئاشکرایە سەرۆک بارزانی یەکێکە لە گرنگترین کەسایەتی عێراقی و کوردیەکان و بنەمایەکی سەرەکی پرۆسەی سیاسی نوێی عێراقا لە دوای ساڵی 2003ەوە. سەرۆک بارزانی ڕۆڵێکی باڵای لە نووسینەوەی دەستوری عێراقە بۆ ڕۆڵێکی سەرکردەیی لە بەرقەرارکردنی ئەمن و ئاسایش لە عێراقدا هەبووە و هەندێک ڕۆڵی دیکەشی هەبووە لە لێک نزیککردنەوەی پارتە سوننی و سوننیەکان و شیعی و شیعیەکان و تەنانەت لە نێو کوردیشدا هەندێک کێشەی زۆر گەورە کە پێشتر هەبوون. سەردەمانێک بەغدا لە ماوەی ڕابردوودا خەریک بوو دابڕمێت، بەڵام بە هەوڵ و کۆششی پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی حەکیمانەی هەرێمی کوردستان توانیمان لە ڕێگەی چەند کۆبوونەوەیەکی بەردەوام لە ماوەی 3 مانگی ڕابردوودا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی بەردەواممان کرد و لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆبووینەوە گفتوگۆی زۆر بەرهەمدارمان بوو. توانیمان پەیام بە باوکی مەزن و برای گەورەمان بەڕێز سەرۆک بارزانی بگەێنین بەوەی کە پێویستە سەرۆک بارزانی بە پەلە دەسوەردان بکات بۆ ئەوەی ئەم کێشە گەورانە چارەسەر بکات، بە تایبەتی دوای ئەوەی کە هەرێمی کوردستان دووساری مەترسی بردومانکردن بووە لە وڵاتانی هەرێمی یەخود زۆر بە ڕاشکاوی قسە بکەین لەلایەن هەندێک سەرکردایەتیەوە دووساری ئەم بردومانە بووە کە ئەمانە سەر بە حەشدی شعبی بوون بە شێگەی یاخود لەسەر ئەوان هەژمار دەکرێن و تەنانەت هەندێکیان شەڕی کورد و پێشمەرگەیان کرد و مەترسیەکانی ڕێکخراوی پەکەکە لە شنگان و ئەوانە کوردستانیان کردبوو بە ئامانج بۆ هێرشەکانی خۆیان و ڕفاندنی چەند خەڵکێکە. مەزگەلەوەی تورکیا چەند پێشێرکاریەکی بۆ سەر سنووری عێراق و هەرێمی کوردستان کردووە بابەتی نەوت و گاز. من لەگەڵ ماوەی 5 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی قسەم کردووە لەگەڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. بەڕاستی ئێمە لە عێراقدا لە ماوەی ئەم دوو ڕۆژەی ڕابردوودا خەڵک پێی وایە تاکو ئەم دوایە خەڵکی شوای زانیوە لە عێراق کە هەمویان موسەی خۆیان وەرگرتووە، ئێمە لە سەرکردایەتی کوردیمان زانیوە کە تاکو ئێستا دەستگا ئەمریکان پێشمەرگە ئاسایش موسەی خۆیان وەرنەگرتووە لە کاتێکدا ئێمەوە من دەزانی ئەمە موسیان وەرگرتووە، بۆیە ئەمە کاریگەری لەسەر ڕای عێراقیە بوو. ئێمە ویستمانە خەڵکی عێراق ئەم ڕاستیە بزانێت. جگەلەوە دۆسیەکی دیکەش هەبوو کە دۆسیەکی زۆر گرنگە، دۆسیای پەرلەمانی عێراق، دۆسیای کەرکووک و هەڵبژاردننی ئەنجومەنی. بەڕێز شێخ ئیبراهیم دێمەسەرەوە زۆر باشە. بەڕێز شێخ ئیبراهیم، دوای سەردانەکەی سەرۆک بارزانی و کۆبوونەوەی لەگەڵ
سەرکردەکانی سوننا بۆ ئەوەی کۆیان بکاتەوە پێت وایە ئیتر ئەمە چارەسەرێکی گونجاوی دۆزیوەتەوە بۆ ئەوەی کێشەی سەرۆکایەتی پەرلەمان سونە بتوانن لە نێو خۆیاندا یەکلایی بکەنەوە هەڵبەت بە ڕاوێژ و بە قسەکردنی سەرۆک بارزانی لەگەڵیان. بەڵێ ئامڕۆ کاتژمێر 12 بوو یاخود تۆزێک بەر لەوەش بوو بەڕێز سەرۆک بارزانی گەیشتە بارەگەی پارتی سیادا و لەوێ لەگەڵ تەواوی سەرکردە سونیەکان و من یەکێک بووم لەو ئەندامانەی کە لەو کۆبوونەوەی بەشدار بووم. سەرۆک بارزانی توانیتە ڕادێکی باش کێشەکان چارەسەر بکات و دیدگای سونیەکان لە یەکتری نزیک کاتەوە سونەکانیش ئەوەیان لەلایەن سەرۆک بارزانیەوە پێگوترا کە ئام ناکۆکەی لە نێوان ئێوە هەیە لە بەرژەوەندی کورد و شیعە و پرۆسەی سیاسیدانیەوە دەستور و یاسا پێویستە بەسەر هەموو کەسێکدا قسە پێدرێت و جێبەجێ بکرێت و من باسی ئەوەشم کرد کە هەڵبژاردننی سەرۆکێکی نوێی پارلەمان کۆمەڵێک ئەنجاممان هەبوو دوو دەرەنجامی زۆر سەرەکیمان هەبوو یەکەمیان بریتی بوو لە پێدانی گرێنتی بەوەی کە ئەگەر سالم عیساوی و محمودە شەدانی یەکێکم بێت بە سەرۆکی پەرلەمان و گوترا ڕەنگە کە سەرۆک یاخود لەو کۆبوونەوەیدا سەرۆکی نوێی پەرلەمان سالم عیساوی بێت بەڵام وا دیارە کە پارتی تەقەدم نایەنەوێت کەسێک لە ئەنبار هەڵبژێردرێت چونکە ئەمان لە جەماوەریبوونی خۆیان لە پارێزگەینەوە دەترسن و بەڕێز عیساویش لە پارێزگای ئەنبار بەڕێز سەرۆک بارزانی گرنتی بە پارتی تەقەدمدا و پێشی گوتن ئەگەر سالم عیساوی سەر بکەوێت ئەو کاتە سوارچەوەی هەماهەنگی و پارتی دموکراتی کوردستان زەمانەتی ئەوە بە پارتی تەقەدم دەدەن کە بەوەی کە بە هیچ شێوەیەک ئەمە نەبێت کاریگەری نەبێت لەسەر جەماوەری تەقەدم و قەرەبووشیان دەکەنەوە لە بەرامبەر ئەوەدا یاخود پێیان گوترا کە ڕێکەوتن بکرێت چونکە لە دوای ناینیوە ڕۆژ هەموو پێکاتە سونەکان جارێکی دیکە کۆبوونەوە و بەڕێز حەڵبوسی و ساڵح موتوڵاک زیاد زەنابی و هەموو ئەندامانی سەرۆکی لایەنە سونەکان لەوێ ئامادە بوون بەلێک تێگەیشتنی باش هاتینە دەرەوە و لەسەرەوە ڕێککەوتین کە ئێوارە بچین بۆ لای لایەنەکانی سوارچەوەی هەمانگی بۆ ئەوەی مادەی 12 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەموار بکەینەوە بە شێوەیەک ئەمە دژواز نەبێت لەگەڵ یاساکانی دادگای باڵای فێدراڵی چونکە ئەگەر ئەم بابەتەش نەکرێت ئەمە یەکێک بوو لەو ڕایانەی کە لەلایەن سەرۆک بارزانیەوە زۆر پەسەند بوو و هاوڕا بوو لەسەر ئەمە و لەسەر ئەوە بووین کە بە ئەمە با ڕێکەوتن چارەسەر بکرێت و وتیشیان ئەگەر ئەمە لە ڕووی یاسایی وە پێشلکاری بێت ئەمە جێبەجێ ناکەین و بە ڕێکەوتن بابەتەکە چارەسەر دەکەین بە شێوەیە کە لە ماوەی 15 ڕۆژدا دانیشتنێک دیاری بکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان. زۆر باشە بەڕێز لێمی دوای ئەم سەردانە مێژوویەی سەرۆک بارزانی و دیدار و کۆبوونەوەی لەگەڵ تەواوی سەرکردە عێراقیەکان پێت وایە دوای ئەمە پرۆسەی سیاسی لە عێراق دەکەوێتەوە سەر شاڕێی خۆی کە پشت بە سێ پرەنسیپی تەوازن و تەوافق و شەراکەت دەبەستێ کە عێراقی نوێی لەسەر دامەزراوە؟ ئەمڕۆ لە کۆبوونەوەکاندا کۆبوونەوەی دوانی وەڕۆمە بەستمەوە کۆبوونەوەی کاتژمێرێک دوو کاتژمێر پێش ئێستا کۆبوونەوەیەک لە کۆشکی حکومی سەرۆک وەزیرانی عێراق بوو لەوێ سەرۆک بارزانی ئامادەبوو لەگەڵ شاندیاوەرێ گفتوگۆیەکی زۆر گرنگ و قۆڵ ئەنجام درا لەلایەن برایانی کوردمانەوە چەند خاڵێکە بوو کە پێویست گفتوگۆیان لەبارەوە بکرێت و کاغازی ڕێکەوتنی سیاسی کارا بکرێت بە تایبەتەوە پێویستە بە کورد پارێزگای کەرکووک و گازونەوت و هەروە بابەتی موسەی هێزە ئەمریکان و هێزی پێشمەرگە و بابەتی سنووری هاوبەش لە ڕووی فیدرالیەوە چونکە ئەوە نییە کە تۆ تەنیا بە کوردستان بڵێیت کە نەوت ڕاگرە و نەوت بە ئێمە بدەیت کە خاڵی دیکە هەن وەکو دەزانن سەرۆک بارزانی کەساتێکی ڕێز لێگیراوە و
بەتابەتی لای ئێمە بەڕاستی کەسایەتی سەرۆک بارزانانی کەساتێکی زۆر مەزنە و ئێمە دەزانین کە چۆن جۆرە کەسایەتیەکن دوورن لە پەراوێز خستنی لایەنەکان و لەو بابەتانش کە ئێمە باسمان کرد بریتی بوو لە بابەتی دادگای فیدرالی و بڕیارەکانی دادگای باڵی فیدرالی چونکە بەڕاستی ئێمە حەز بەوە دەکەین کە لە لای برایانی کوردمان زۆرێک لە وریایی هەیە و شتێکیان لەگەڵ ئەوە هەیە کە حەز بەوە دەکەن دادگای باڵی فیدرالی دژی ئەوانە بۆیە سەرۆک بارزانانی کۆمەڵی خاڵی خستە ڕوو ئێمە لەگەڵی هاوڕابووین و هاوڕابووین لەسەر ئەوەی چەند شتێکی ناکۆک هەن لە هەندێک مادە هەن زیانی بە پێکاتی کوردی گەیاندەوە پێویستە ئەو خاڵانە چاک بکرێن و هەموار بکرێنەوە هەندێکیان بۆ سنە بامەشەوە ئابەم شێوەیە گفتوگۆکانمە بەردەوام بوو تاکو ئێستاش گفتوگۆ و دانوستان و بەردەوامن و دوای کاتژمێردەی شەویش گفتوگۆ بەردەوام دەبێت بەڵام پێویستە ئەوش بزانین سەرۆک بارزانانی لەگەڵ تەواوی سەرکردە سونەکان و سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆبووتەوە و گفتوگۆی تابڵی گرنگ ئەنجام دراون و ڕەنگە ئەمانە کە پرۆسی سیاسی لە عێراق ڕاست بکەنەوە. زۆر باشە بەڕێز دلێمی زۆرێک لە سەرکردە سیاسیەکانی عێراق سەرۆک بارزانی بە باوکی ڕۆحی پرۆسەی سیاسی لە تەواوی عێراقدا دەنێن نەک تەنها لە هەرێمی کوردستان. پێ دوای ئەم دیدارەی سەرۆک بارزانی و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردە عێراقیەکان ئیتر پرۆسەی سیاسی لە عێراق ڕاست دەبێتەوە بە ئاکاری ڕاستکردنەوە و چاکردنی بواری سیاسی ئیداری ئابووری و هەروەها جێبەجێکردنی دەستور لە بری گرژی و ئاڵۆزی و دوورکەوتنەوەی لایەنەکان لە یەکتری. يعني استاذ الفاضل حقيقة الامر ڕاستیەکەی ئەوەیە برای گەورەمان سەرۆک بارزانی هیچ کەسێک دوودڵ نییە لەسەرەوەی چ قورساییەکی سیاسی و کۆمەڵایەتی لە نێو ماڵی شیعی و سونی و کوردی و تەنانەت لە سەراسەری عێراقی وەڕێی سەرۆک بارزانی کەسایەتیەکی نێوەنگیر و میانڕەوەیە من ئەگەر ڕێگەم بدەن ئەم شتە زۆر گرنگە ڕوونی بکەمەوە باسی بکەم. سنە و شیعای عێراق هەموویان و بە حکوومەت و سەرکردایەتی و بە کوردەوە هەمویان هەموو سنەی عێراق کاتێک ڕوبەڕووی مەترسی داعش بوونەوە هیچ کەسێک لە خۆی نەگرتن جگە لە برای گەورەمان سەرۆک بارزانی و ڕێنمایی سەرۆک بارزانی ئەو کاتەوە بوو چۆن مامەڵە لەگەڵ کوردەکەن بە هەمان شێوەش مامەڵە لەگەڵ عەرەبە سونەکاندا بکەن. ئەمە وای کرد تەواوی عەرەبی سونە و تەواوی سەرکردەی سونەکان تكون في موقف من السيد مسعود البرزاني موقف ايجابي مثل ما كان ولا سەرۆک بارزانی وەربگرن کە هەڵوێستێکی ئەرێنی بێت وەکو چۆن هەڵوێستی سەرۆک بارزانی لەگەڵ ئەوان هەڵوێستێکی ئەرێنی بوو بۆیە ڕاستکردنەوەی پرۆسەی سیاسی عێراق لە ئێستادا ئەگەر هاتنی سەرۆک بارزانی بۆ بەغدا نەبووە بەڕاستی من زۆر بەڕاشکاوی دەڵێم پرۆسەی سیاسی لە مەترسێکی ڕاستەقینە و زۆر گەورەدا بوو. زۆر باشە زۆر بەڕێز شێخ ئیبراهیم دلێمی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و سەرکردە لە پارتی سیادە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.